ئەو قەیرانە جیهانیانەی کە لە کۆڕبەندی ئابووری جیهانیدا باس دەکرێت با باسێکی بکەین. قەیرانە هەنووکەییە جیهانیەکان ئێستا کامانن کە بوونەتە تەوەری سەرەکی هەموو دیبەیتەکانی ناو کۆڕبەندەکە. سەرەتا باسێکی ئەوە بکەین ئەو قەیرانانەی کە ئێستا جیهانی کردوتەوە و هەنووکەین ئەم قەیرانانن. کۆرۆنا کۆڤید-19 کە لە 2009 سەری هەڵداوە تا ئێستش بەردەوامە لە چین، هەرچەندە لە چەندین وڵاتی دیکە تا ڕادێ کۆنتترۆل کراوە، بەڵام کاریگەریەکانی هێشتا بەردەوامە. و گۆڕانی کەشوهەوا کە ئەمە قەیرانێکە مرۆڤایەتی گرتوتەوە، هەموو زەوی گرتوتەوە بەهۆی ئەو کارگانە و هۆکاری دیکە، ئەمانە هەمووی وای کردووە کە گۆڕانی کەشوهەوا ڕووبدات وەکو بینیشمان وشکە ساڵی لە ناوچەیەک هەیە توانەوەی بەستەڵەکەکانە یاخود ئەو گۆڕانکاریانەی بینین. دارایی وزە هەموو ئەو قەیرانانەی کە ئێستا بەهۆی وزە ڕووی داوە، کەمی سوتەمەنی کەمبوونەوە یاخود ئەمانە هەمووی کاریگەری لەسەر دارایی وڵاتانیش هەیە بێگومان. و لەگەڵەوەشدا قەیرانی خۆراک هەڵبەت هەر یەک لەو قەیرانانە دوجار قەیرانێکی گەورە دروست دەکاویش قەیرانی خۆراکە کە ڕێکخراوی خۆراکی جیانیش ڕایگەاندووە کە مەترسی ئاسایشی خۆراک لە ئارادایە و لە چەندین وڵاتیش بەردەوام و سەری هەڵدا و لە ئاستێکی بەرزبوونەوەشدا. ئەم قەیرانانە کوێی گرتوتەوە یاخودە وڵاتانەی کە هەناردەکارن و بەشێکی زۆری هەناردەیان هەیە، ئەوان تا چەند باجەکەی ئەدەن، ئەوان چۆن توش بوون بەم قەیرانانە. هەڵبەت 5 وڵات کە کوی 36 هەناردەی جیهان پێکهێنن لە قەیراناژین. ئەو 5 وڵاتە گەورەیە هەریەک لە چین و ئەمریکا، سەرەتا باسی چین و ئەمریکا بکەین. چین 15 کوی هەناردەی جیهان پێکهێنێت، ئەوەی کە یەت بۆ ئێمە بۆ وڵاتانی دیکەش 15 ئەو کەلوپەلو پێداویستی ڕۆژانە و هەتا ئەگاتە وزەش بەشێکی لە چینەوە دێت و 15 پێکێنێ، بەڵام خۆی بەدەست کۆرۆناوە ناڵێنێ و ساڵی ڕابردووش لاواسترین گەشەی ئابووری هەبوو، چونکە کۆرۆنا لێەوە سەری هەڵدا، ئەمە دوای کرد هەموو قەیرانە بە دوایەکەکانی دیکە سەر هەڵبدات. ئەمریکا 108 کۆی هەناردەی جیهان پێکەهێنێت. ئەمریکاش بە هەمان شێوە گۆڕانکاریەکانی کەشوهەوە و بەرزی نرخی وزە و هەڵاوسان هەموو ئەمانش ئەو قەیرانانن کە ئێستا ئەمریکا پێوەی دەناڵێنێ. لەگەڵەوەشدا کە کۆڤید-19 بە هەمان شێوە کاریگەری هەبوو لەسەری و بە هەمان شێوە وزە هەموو ئەو هەڵاوسانەی کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوویدا تووشینە بۆ ئێستا لە ئەمریکا توش بووە، ئەویش بە هەمان شێوە بۆ قەیرانانە ناڵێنێت. وەجگە لە چین و ئەمریکا 3 وڵاتی دیکە ئەڵمانیا و هۆڵەندا و ژاپۆنن، ئەوانیش بە هەمان شێوە بەدەست قەیرانی داراییەوە ناڵێن، بەدەست قەیرانی وزەوە، بەدەست هەڵاوسان، بەدەست کۆرۆنا. ئەڵمانیا کە 107 کۆی هەناردەی جیهان پێکەهێنێت، ئەو هەموو کەلوپەلە هەناردە ئەکات، بەڵام قەیرانی وزە و هەڵاوسانی هەیە بە هەمان شێوە. ئەگەر سیرکەین ئەو قەیرانە وزەی کە ئێستا تووشی بووە، هەڵبەت بەشێکی ئەو سزایە کە خستوێتێ سەر رووسیا، چۆن کە خۆی سزای رووسیادات کە وزەی لێ نەکرێت، ئەمەش دوجار جگەلەوەی کە سزادات بە سەر رووسیا بە هەمان شێوەش کاریگەری هەبووە لەسەر ئابووری وڵاتەکەی و بۆتە هۆی قەیرانی وزە و لە هەمان کاتیشدا هەڵاوسانیش لە وڵاتەکەدا دروست بووە. و هۆڵەندا کە 103 کۆی هەناردەی جیهان پێکەهێنێت بە هەمان شێوە ئەویش قەیرانی وزە و بەرزی ڕێژەی هەڵاوسانی هەیە کە بەرزی ڕێژەی هەڵاوسان ئێستا زۆربەی جیهانی گرتوتەوە، بەتایبەت ئەمریکا و ئەوروپاوە هۆڵەندا و هەروەها ژاپۆنیش کە 130 کۆی هەناردەی جیهانی هەیە، ئەویش بە هەمان شێوە هەڕەشەکانی کۆریای باکوور و هەڵاوسان لەگەڵیدا. هەڵبەت هەر هەڕەشەیەک قەیران یاخود بڵین کۆڤید-19 بێت یا هەڕەشەکان بێ یا وزە بێ، هەموو ئەمانە دوجار قەیرانی دارایی بە دوای خۆیان هەنێت، ئەویش هەڵاوسانە یاخود بەرزبوونەوەی نرخەکانە یاخود هەموو ئەو قەیرانە دارایەک لە دوایەکانەدا دێت کە بەسەر ئەو وڵاتە و گەشەی ئابوووریەکەیدا ئەسەپێت. بەڵام کوردستان لەکوێی ئەم هاوکێشەیە یاخود بڵین ئابوووریەکەی چی بەسەر دێت، بە تایبەت ئێمە کە داهاتمان زۆربەی زۆری پشتی بە نەوت بەستووە، هەرچەندە حکوومەت هێرێمی کوردستان هەوڵەکانی زۆر چڕ کردوێتەوە بۆی کە داهات هەمە چەشن بکرێت و بە کردار سەلمێنراوە کە هەمە چەشنکردنی داهات لە هەرێمی کوردستانەوە کاری گەورەی لەسەر کراوە. بەڵام کورد و دەرفەتەکان لە داڤۆس چۆن ئەبێت بەشداری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ 2 ساڵە بەڕێوە چێت دەرەنجامەکانی چۆنە وڵاتانی وەبەرهێن وزیان پێویستە، بۆیە ئەوان ئێستا چاویان لە هەرێمی کوردستانە. ئەگەر لە ڕابردوو هەرێمی کوردستان حکوومەتێکیە بێ و هەوڵی دابێ و لە ناوخۆ لە دەرەوەشدا
بەڵام ئێستا وڵاتانی دەرەوە ئەیانەوێت و هەوڵ ئەدەن ئیدی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی ئەم هەرێمە لە دەرەوە بەشدارە و چاویان لە هەوڵەکانی ئەوە ئیدی وڵاتانی دەرەوە چاوەڕێیەکەن کە پەیوەندیەکانیان پتەوکەن لەگەڵ هەرێمی کوردستاندا و ئێمە جێگە و پێگەی گەورەتر و باشترمانە بێت بۆیە ئێستا کوردستان خاوەنی یەدەگێکی باشی وزەیە و هەروەها وڵاتانی بەکاربەر خۆراکیان پێویستە هەر لەبەرەوەشە کوردستان خاوەن خاکێکی پتەوە واتە ئەوەی پێویستە لە جیهاندا ئێمە هەمانە وزەمان هەیە و هەروەها خاکێکی بەپیتیشمان هەیە بۆ بەرهەمێنانی کوشت و کاڵ لەبەرەوەی کە ئەگەر وڵاتێک هەبێت تووشی ئاسایشی یاخود ئاسایشی خۆراکەکەی تووشی مەترسی بوو بێتەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئینشاءڵڵا دوورە بینلەوە و ئەتوانین ببینە خاکێک کە هاوردەکار بین بۆ بەرهەمە کوشت و کاڵەکانمان یەکەم هەنگاوی ژنراویش ناردنی هەنار بوو بزانین ئەم هەوڵانە چۆن سوودی لێ ئەبینرێ هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت لەم قوربەندانە سوودی لێ ببینرێ سوود وەربگرێت یاخود پەیوەندیەکانی چۆن ئەکرێ هەڵبەت کەسانی شارەزا لەم بوارەدا هەمیشە قسەیان هەیە و ئەتوانن ڕاوێژیان هەبێت لەگەڵیاندا و بتوانین بەو کەسانە کە شارەزایان یاخود بڵین مامۆستایانی زانکۆڕۆڵێکی گرنگیان هەیە بۆیە ئەمڕۆ میوانداری بەڕێز دکتۆر ئەرشەد تەهامان کردووە کە پسپۆڕ و شارەزای ئابوووریە لە ستۆدیۆ لەگەڵمە بێت دکتۆر بەخێر هاتیوارەت باش زۆر سپاس باشتراژەخە دکتۆر سەرەتا پێم بڵێ گرنگی بەشداری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە داڤۆس و گرنگی ئەو پەیوەندیانە یاخود ئەو دیبەیتانەی کە ڕێکی خات لەگەڵ سەرمایەداران لەگەڵ سەرۆکی وڵاتاندا چی ئەبێت بۆ داهاتوی هەرێمی کوردستان سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە گرنگی سەردانەکە پێوەستە بە گرنگی بۆ نەکات چونکە وەکو ئاماژت پێکرد گەورەترین کۆڕبەندی ئابووری جیهانە و زۆربەی سەرکردە سیاسیەکان و سەرکردە ئابووریەکان بەشدارن لەو کۆنفرانسە جگە بێگومان لە سەرکردە سیاسی و ئابووریەکانی هەردوو وڵاتی چین و رووسیا چین بەهۆی پەتای کۆڕۆنا تا کوێستا کاریگەریەکانی لە سەریماوە و رووسیاش بێگومان سزا درراوە بە سەبەبی جەنگی دژ بە ئۆکرانیا ئەو جارە ئەو ساڵ جیاوازترە لە هەموو ساڵانی ڕابردوو ئەو کۆنفرانسە چونکە ڕاستە مرۆڤایەتی بە چەندین قۆناغ و قەیراندا تێپەڕی هەر بۆ نمونە لە سەدەی ڕابردوو جەنگی جیهانی یەکەم ڕوویدا جەنگی جیهانی دووەم ڕوویدا قەیرانی داکشانی ئابووری ڕوویدا لە ساڵی 1923 دواتر قەیرانی وزەی جیهانی بە سەبەبی شەڕی عەرەبی ئیسرائیل لە ساڵی 1972 دواتر قەیرانی ئابووری و دارایی جنوب شەرقی ئاسیا لە ساڵی 1997 دواتر لەم دوایە ینی قەیرانی ئابووری جیهانی ساڵی 2008 ئەو قەیرانانە مرۆڤایەتی هەمووی تێپەڕاندە لە ساڵی ڕابردوو بەڵام لە 2 ساڵی ڕابردوو هاتنی پەتای کۆڕۆنا دواتر جەنگی رووسیا و ئۆکرانیا پشەیەکی لە بازاری وزە و لە ئابووری دروستکردیە لە سلسلەی تەورید دروستکردیە ئەگەر لە قەیرانەکانی ڕابردوو زۆربەی قەیرانەکان پەیوەست بوو بن بەلایانی خواست ئەو جارە پەیوەستە بەلایانی خستنەڕوو بە پەیکەری ئابووری قەرەبووکردنەوەی ئاسان نییە لە سەردەمی کۆڕۆنا لەبەرەی وڵاتانی پێشکەوتو و دەوڵەمەند بوون ناچار بوون بڕەپارەکی زۆر لە بازار بکەن وەکو هاوکاری بۆ کەرتی بزنس و خێزانەکان بۆ نمونە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا 2 تریلیۆن دلار خرانا و بازار لە یەکێتی ئەوروپا 706 میلیارد دلار خرا بازار ئەوانە بۆ هۆکاری دروستبوونی هەڵاوسانێکی زۆر دواتر بەسەبەبی جەنگی ئۆکرانیا و رووسیا لە بەرەوەی رووسیا سزادرا ئۆکرانیش کەوتە ژێرگەماڕۆی رووسیا دوو وڵاتی گەورەی بەرهەمێنی هەم سەمادی کیمیاوی بوون پەینی کیمیاوی بوون هەم بەرهەمێنی حبوب دانەوێڵە بوون ئەوانەش کاریگەری خراپیان هەبوو لەسەر ڕەوشی کشت و کاڵ لە هەموو لە سەرانسەری جیهان ئەو قەیرانانە هەمووی کاڵەکە بووە لەو بۆنەیەدا سەرکردە ئابووری و سەرکردە سیاسیەکان دانەوێت چارەسەرێک بدۆزنەوە چۆن ئەو کێشانە بەرەو چارەسەرکردن ببن بێگومان بەشداریکردنی شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی حکوومەت کاریگەری ئەرێنی دەبی یەک دۆخی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان بە سەرکردە ئابووری و سەرکردە سیاسیەکانی جیهان دەناسێنی و پێچاوانەوەشەوە ئابووری جیهان و شێوازەکانی نوێی تەحەدیاتی ئابووری جیهان و وزە بە شاندی هەرێمی کوردستان دەناسێندرێ ئەو لە نزیک بوونەوە لەو دەرفەتە دەرفەتێکی زێڕینە بتوانین
سەرنجی کۆمپانیا گەورەکان ڕابچێشین تازە جەناب تاماش بۆ کرد هەرێمی کوردستان هەرێمەکی نەوتیە و هەروە گازی سروشتیە و دکتۆر ئێستا هەم وڵاتانی بەکاربەر و بەرهێنیش پێویستیان بە شتێکە کە لە هەرێمی کوردستان هەیە ئەویش وزەی پاکە و لەگەڵەوەی کە خاکێکی باشیشمان هەیە هەم ئێمە لە ڕووی وزەوە کانزاوە باشین و هەم لە ڕووی کشتتوکاڵیشەوە بە هەمان شێوەکەەوە داتاکانەی سەلمێنێت و خاکێکی بە پیتمان هەیە کەواتە ئێمە بێت چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەوان کە ئێستا پێویستیان بەوەیە هەرێمی کوردستان دەرامەتی سروشتی هەیە و دەرامەتی مرۆیش هەیە چونکە لە سەراسەری جیهان گەشەی دانیشتوان سەلبیە لە هەرێمی کوردستان لە عێراق شتا و ئێستا گەشەی دانیشتوان ئیجابیە ئەوەش وای دەکات کە دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراقش بە شێوەیەکی گشتی دانیشتوانێکی گەنج بن و توانای کارکردنیان هەبی و دەرامەت سروشتیشمان بەردەستە ئەوەی پێویستمانە یاساوە بەرهێنانیشمانەیە پێویستمان بەوەیە یاساوە بەرهێنان بە جۆرێک هەموار بکەینەوە بتوانین هانی پیشسازی پترۆکیمیایی و پیشسازی قرس بدەین و لەو دەرفەتەوە بۆ نانەشدا سەرنجی کۆمپانیا جیانەکان ڕابچێشین بێن تەکنەلۆجیای نوێ بینن لە ژێرخانی هەرێمی کوردستان و بەرهێنانی پێ بکەن تاکو بتوانین هەم لە ڕووی خۆراکەوە بەرهەمەتیمان زیاد بکەین بە خۆشحاڵیان لە ماوەی ڕابردوو و یەکەم جار هەرێمی کوردستان توانی بەروبوومی کشتتوکاڵی هەناردەی وڵاتانی دەرەوە بکە و هەناردەی بەریتانیاشی بکات هیوادارین لە ساڵانی داهاتوە ئەو بەرهەمانە هەم لە ڕووی جۆرەوە هەم لە ڕووی بڕەوە زیاد بکاتن و دەرفەتی زیاتر بۆ جوتێرەکانمان بڕخسێنێ پشت بە بەرهەمی کشتتوکاڵی بەستن گەنجەکانمان هەموو چاویان لە هاتنە شار نەبی خێزانەکان یێواش هجرەی پێچەوانە کۆچ پێچەوانە خەڵک گەڕێتەوە دەهاتەکان سوود لە زەوی کشتتوکاڵەکانیان دکتۆر پێشبینیەکی ئەوە ڕوو بدات ئەگەر بەو شێوەیە گرنگی بە کەرتی کشتتوکاڵ بدرێت چەند مەرجەکمان پێویستە پێش هەموو شتێک ئیرادە دەبینن حکومەتی هەرێمی کوردستان لەو کابینەیە ئیرادەی هەیە و یەک لە بەرنامە سەرچەکانی فرەچەشنکردنی ئابووریە بێگومان بەبێ ئیرادە ناکرێت دواتر پێویستە پێداویستەکانی کشتتوکاڵ بڕخسێنین هاوکاری جوتیارەکان بکەین لە هەمووشی گرنگتر دوای ئەوەی بەرهەمەکە دێتە بەرهەم بازاریان بۆ بدۆزینەوە ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ڕوویدا تواندرا بەرهەمی کوردستان بە تایبەتی هەنار بنێردرێتە وڵاتانی ئیمارات و قەتەر و وڵاتانی دەوروبەر و بەریتانیا بەماشەوە ئەو هاوکاریانە بێگومان هانی جوتیارەکان دەدا کە سوود لە زەوی کشتتوکاڵەکان لە تواناشیان وەربگرن بەشی کشتتوکاڵمان لە زۆربەی زانکۆکان هەیە دەرسۆکانمان هەنە ئەو گەنجانە پێویستە دەرفەتیان بۆ بڕخسێندرێ هەم دەرفەت لۆ خۆیان بدۆزنەوە هەم دەرفەت لۆ خەڵچکەش بدۆزنەوە هەم بەرهەمی کوردستانیش زیادکەن باشە دکتۆر کەمێ بگەڕێنەوە ساڵانی ڕابردووی داڤۆس بینیمان لە سەردەمی ترامپ کە چەندین پسپۆڕی یاخود بڵێن ژینگە پارێزان ڕێکخراوە گەورەکان باسی ویان کرد کە داهاتووی زەوی لە مەترسیایە و گۆڕانی کەشوهەوا ڕووەداد ژینگە لە پیسبووندایە بەڵام ئەو کات ترامپ بە شێوەیەکی گاڵتە ئامێز جوابیانەوە کە باوەڕی بەوە نەبوو بینیمان دەرەنجامەکەی چی بوو ئێستا بێت چۆن مامەڵە بکرێت لەگەڵ بەرەنگاربوونەوەی کەشوهەوا کە بۆتە یەکێک لە قەیرانەکان کە من ئاماژە پێکرد هەڵبەت ئەو قەیرانە ئەوەندە گرنگ ینی ئەوەندە گەورە بێت لە داهاتووە کە کاریگەری ئابووری و دارایی و کۆمەڵاتی هەموو ئەخکەوێتە ژێریەوە ئێستا چۆن مامەڵی لەگەڵە کرێ بە پێوەی کە ئێوە بینیتان لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا لە داڤۆس ڕوەدات بێگومان تێبینەکەی جەنابەت لە شوێنی خۆیتی بەڵام لە گۆڕانی ئیدارەی ئەمریکا لە کابینەی ڕابردوو لە ئیدارەی ڕابردوو لەگەڵ ئیدارێرە ئێستا جیاوازی زۆرە لە ئیدارەی نوێ بڕیاردرا 360 میلیارد دۆلار هاوکاری کۆمپانیەکان بکرێت لەوەی وەبەرهێنان بکەن لە وزەی پاکدا باش ئەو توانی وێتی ئاستی ئەو مەترسیانە ڕابگرێت کێشەکمانەیە ئەمە پێشتر ئیتفاقی پاریسەیە کە تاکو ساڵی 2050 جیان لە کاربۆن پاک بکەنەوە هانی وزەی پاک بدرێت بەڵام بەداخەوە لە 2 ساڵی ڕابردوو هاتنی کۆڕۆنا هەروە جەنجی رووسیا و ئۆکرانیا وای کردیە پشەیەک لە بازار دروست بووە ئەوە بەرهێنانای بڕیار بوو لە وزەی پاک بکرێت هەنگاوەکان هێواش بوویتەوە وزەی تەقلیدیش کە ژینگە پیس دەکا لە بەرەی متمانیان بە داهاتووی وزەی کلاسیکی نیەوە بەرهێنانی تێدا نەکرایە ئێستا ساڵانە پێویستمان بۆ 1 تریلیۆن و 300 میلیارد دلار و بەرهێنان بکرێت لە ژێرخانی وزە تاکو بتوانین بگەینە ئامانجەکانی ڕێکەوتنی پاریس بەڵام بێگومان هیچیان ئێستا فراغێک دروست بۆ پشەیەک دروست بۆ گرنگی هەرێمی کوردستان لێرەدا لەو کەلێنەدا دروست دەبی چۆن دەتوانین بە خێرایی و بەرهێنان لە ژێرخانی وزەدا بکەین بتوانین بەشێک بین لە پەکردنەوەی پێداویستەکانی وزە لە بازاری دەوروبەر و بازاری جیهانیش دەبینین تورکیا وڵاتێکە گەشە دەکات و پێویستی بە وزەیە
تینوی وزەیە و ڕێڕەوی سەرەکی هێناردەکردنی وزەیە بۆ ئەوروپا کە پشتی کردوتە وزەی رووسیا پێویستی بە شوێنگرەوەی بێگومان هەرێمی کوردستان 100% ناتوانانی بازاری ئەوروپا پڕ بکاتەوە بەڵام دەتوانانی ڕۆلی هەبیتن لە دابینکردنی بەشێک لەو وزەیە ئەوە شوای دەکات پێگەی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانش لە ناوچەکەدا باشە چۆن خۆی بیکات خۆی ئەتوانە لە ناوخۆ ئەمە بکات هەرێمی کوردستان یاخود بە چ میکانیزمێک بێگومان هەندێک کۆمپانیای ناوەخۆ هەنا ئەتوانین هانیان بدەین پرۆژەی ئەگەر زۆر گەورەش نەبی مامناوام بکەن بەڵام لەو دەرفەتانە و کۆربندانە ئەمن پێم باش بوو ینی کۆمپانیاکانی خۆشمان ئەوانەی توانانەیە بێگومان لە کوردستاندا چەند کۆمپانیاکی گەورانە ئەیانتوانی بەشدا بن لە کۆنفرانسی داڤۆس لە کۆربەندە بتوان ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیا گەورەکان بکەن ئەوانەی کە تەکنەلۆژیای پێشکەوتنیان هەیە توانیان هەیە بەڵکو بە هاو بەشی بتوانن لێرە پەرە بەژێرخانی ئابووری بدەن بە تایبەتی لە بواری وزە لە پرۆژە پیشسازیە گەورەکان و لە پرۆژەی پترۆکیمیاوی و پرۆژە تەکنەلۆجیەکانیش بێدانە بڕین لە جیانی تەکنەلۆجیە چونکە ئەگەر نەتوانین پەرە بۆ سێکتەران بدەین لە جیاندا دەبڕین جیان بەرەو گۆڕانکاری گەورەیە بەرەو دروستبوونی فرەجەمسەریە بەرەو گۆڕانی بەرەو هەنگاونانە بەرەو شەپۆڵێکی نوێی تەکنەلۆجی و پێشکەوتنی پیشسازی ئێستا جیان لە سەروبەر بەندی شۆرشی چوارەم پیشسازیە کە جیان بەرەو زیرەکی دەستکرد و تەکنەلۆجیا و ئەندازیاری بایۆلۆجی دەڕواتن کە لە چەند ساڵی داهاتوو ئەگەر نەتوانین تاکەکانمان و ژێرخانی ئابووری بگونجێنین لەگەرەوە قۆناغەدا زۆر دوا دەکەوین دواتر قەرەبووکردنەوەی ئاسان ناوێت. بەڕێز دکتۆر ئەرشەد تاها زۆر سپاس کە لەگەڵمان بوویە پسپۆڕ و شارەزای ئابووری. زۆر سپاس بۆ ئێوەش.